بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. إن شاء الله لخزمتان هذا بين الزنزير وانشي مناو نشاني كليلكاني تيجيشتنو رامان لقرآن بيروس لا إن شاء الله دوازده واني بإذن خواهي قورا لقرتان دبين أو كاتي إن شاء الله قر لقر ما بنهمو وانا كان أو ها بو نتيجة إن شاء الله دردسيتن كبلين كأما براستي بو نوعي لقرآن تينقيشتبو بو نوعي نمانزاني بو قرآن أويا يعني أو تعامل أو قولاي أو بيركرنوي أما هما بو لقر قرآن قورا لبو سرتاسري جيات بتاوة چيديكا بشيوازة چيديكا تعامل لقر قرآن دكي چونکە بەڕاستی ئەگەرەمها سەرەتا بەوە دەست پێ بکەین وەکو پێشەشی بچینە ناو بابەتەکەی ئایا بەڕاستی ئەمە دەزانین قورئان چییە؟ ئایا بە هەست و تێگەیشتنمان تەواو دەزانین قورئان چییە؟ پێناسەی چییە؟ طبعا پێناسەکەی زانایان کردیتیان. قورئان چییە؟ کەلام اللهە. یەکەم شت لەوەی دەست پێ دەکا فەرمایشتی خودایە سوبحانه وتعالى. فرمایشتی خدا بمعنای ئەو پەروەردیگارەی ئێمە و هەموو ئاسمان و زەوی دروست کردیە فەرمایشتی هەیە، کەلامی هەیە کە لە صیفەتی متەکەلیمی خۆی سوبحانه وتعالى ڕاکەلامی هەیە، قسەی لەگەڵ ئەمە هەیە، پەیوەندی لەگەڵ ئێمە هەیە. لە ڕێیەک لە ڕێیەکانەوە خالق پەیوەندی بە مەخلوق وە دەکات، چونکە کە ئەو مەخلوقاتەی دروست کردیە بێگومان بە کۆرەیی و بە سەر لێ شێواوی بەجێیان نایەڵیتنەوە. دەبێت لە ڕێیەک لە ڕێیەکان پەیوەندیان پێوە بکە. ئەو پەیوەندیە لە ڕێی ئەو پەیامەیە کە لە بۆ پێغەمبەران هاتی عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام. تەنها ئەو ڕێشەیە، هیچ کەسێکی دیکە، هیچ ڕێبازێکی دی، هیچ فکرێکی دیکە نەهاتیە ئەو پەیوەندەی مابەینی خالق و مەخلوقی ڕوون بکاتەوە، تەفسیری بکاتن. لەبەر هەندێک پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام لە حەدیثێکی کە ثابت بووە لە صەحیح ابن حیبان دەفەرمیتن ئەبشیروا ئەبشیروا، فەرمی مژدەتان لێبی. جارێک دەفەرمی یەک لە سەحابەکان پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام هاتە ناوەما فەرمووی مژدەتان لێبی، مژدەتان لێبی. ئەلەیسە تەشهەدون ئەن لا إله إلا الله وأني رسول الله، ئایا ئەمگۆ شایەدی نادەن کە بە لا إله إلا الله و بەوەی کە ئەم پێغەمبەری خوامە و بەچێ فەرمووی مژدەتان لێبی دەتوانن لەسەر ئەو ئیمانە بمینێنەوە لەوەی إن هذا القرآن سبب، ئەو قورئانە سەبەبە. سەبەب لێرە بە معنای پەت، حەبلە. طرفه بيد الله وطرفه بأيديكم، لا يشي لا يسري بدست خدايا سبحانه وتعالى ولا إخوانشي بدستم قوية. ما إن تمسكتم به لن تضلوا ولن تهلكوا بعده أبدا. أجر دست بو بتو بو حبل إخوائي قورة وبقرن هرجيز نقوم رادة بالنبه هلاك دس. واعتصموا بحبل الله جميعا، أو حبلتيا أو قرآنية أو بيامية كخواي قورة دينيري لبو بندكاني خوي كاتا لو تيجيشتن لقرآن دبي كمين زار هست بو بكين ككلام الله سيا أو كلامي كواب فير الدكاتن همشتك بخينيوا لها مشتك تيبقي سكو خالقي كو إنساني خلق دكاتن وأو دورو برو آسمان وزويو ديهيني تسر أو دنياي بس بفكر كردنوا، بس بفطرة، بس بعقل، بمنطق. إنسان دزانيتن أو خالق ناكري لو وازي له نابي أو بري رش أو بري سبي أو بري أو الراست أو بري أو سوتا دبيل الريشي الري بي بشان بدات. ما دام همو بيداويستيكاني زستما لبو دابين بك معقولة بيداويستيكاني ما بستي زستكي رون نكاتو بيداويستي معنى كان ما لبو رون نكاتو كما لبرت دجينو بيامتي أو لبرت هينا لوی قرآنی دنیریتن پیامکانی خوی دنیری لوی اومان لورم کاتو. على آياتكاني كوتاي سورة آل عمران إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار.
بفكر كردنوا قيشنا حقيقتي لآسمان والزوي كنابي أو لخورا دروس كرابي دبي ما بستك لو دروس كراوانا هبيب دبي ما بستك لدروس كردني من هبي هتا إيرا بعقله بفكر دقاتي لباشان أو ما بستا بيامك ديتن كلبوت روندكاتو ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم بانكاريك بانك دكاتن ورن لبو إيمان أو بانكارسيا أو بياميك للري أو بيغمرانا ودنير دريتن كواتا أو بيامي قرآن بيامك كفير الدكا خود بناسي وهمو دورو بري خود بناسي كما سعيد نورسي برحمة بيدلي وها تعبيري لذا كذا قرآن ترجماني كتاب كونه يعني أجر أو كون كائناتي بل لهم ترجمك أو ببينين لهم ترجمك بنوسين معناه يتسيا قرآن ده ترجمي ذكا فيرخين ودك سوق براستي أجر ما فيرخ خوين نوي حقيقتي قرآن بين هم مشتق دخويني نوا خو ما بيدا خوين دريتو دورو بر ما بيدا خوين دريتو آسمان والزوي رابردو دا هاتوي همو دخينينو اگر لقرآن تيبقين لها مشتك لو كونو كائناتي تيدقين لولا بلو او قرآن كتاب هدايته إن هذا القرآن يهدي للتي هي أقوم راستن الرقات بشان دالنا أو رقاني كإنسان بعقلي خوي وكو فيلسوف كان وكو فلان وفي سار وهالكسي بعقلي خوي الريشي تايبت بخوي هي باش نابتن أو هبو فوزاي هركسي بريتي دابسي هركسي نوع فكر كردنا وشي هبيتن أدي الري راستك كا خالقي تو أو ري راستشد بيقومان بشان داتن كاتا قرآن بيامي خواي لو هنديدي لو يكم آياتيش كبيغمبر عليه الصلاة والسلام فكري لكونو كائنات ذكر دوا شي خلقي كردية شي أمني خلق كردية نابي أو بتانا الراس بن هلا أشكوتي فكري لو ذكر دوا يكم آيات سده اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق بيغمبر عليه الصلاة والسلام بيدا فمي بخينا بنابي أو خداي كهمشتشي خلق كردية كانت أو قرآن دي فيرخي النوي جيان الدكا فيرخي النوي دورو برد الدكات لو براستي أجر أما بحقيقتي قرآن بخيني نونك خوين نوشي سرزارة شي كزور بمان هيتمان بتسينا قولايا كاني قرآنش فيرهم حقيقة كان مانك جيان ما روناك دكاتو سكو قرآن النور قد جاءكم من الله نور وكتاب مبين تلو شوين تاريكي لو مسا قاعة تاريكي هيت روناك تشيلي نبي بي نازاني تشين در ميزة تشين در كرسي تشين در كتابة وانيا كاتكروناشي بيدكري هرشتي بحقيقتي خود دري او ميزة او كرسية او رفيه او فلانة اشتكان بحقيقتي خوي دبيني ببي قرآن ببي بيامي بيغمبران ببدري إنسان جياني رابردوي داهاتو يك بارت دبي تتاريج هل يشي قصة شي دكا هل يشي خيالة شي دكاتن نازاني لو سخلق بولا شي هاتي بلو شي دسي كبيامي بيغمبران دي هم الرون دكاتو لو تروناك دكاتو أو قرآن أو بياما روحه وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا نهدي به من نشاء من عبادنا فرمي بيغمبر عليه الصلاة والسلام حتى أتوش كخواي قولة سبحانه وتعالى بالرحم وبفضل خوي الروحي لبو ناردي روح تسيا ماي جيانة أو تزوية أو لطيفة كخواي قولة خلقي كردي جيان دبخشي تتزستي مادي بو نوعي أجر همو مروفايتي وكو تزستيك تماشا بكي مروفايتي زستشي مردي وكلاشتي مردية كتية ببي بيام بقرآن ببي بيامي بيغمبران كاتك بيامي بيغمبران دي جياني ببردادت لبرتسي لبروي أمن بجيم بمرم أجر رئيس بم أجر مليك بم أجر عبد بم أجر خوشترين جيانم هبي ناخوشترين جيانم هبي جيان هر أون دبي بجيم وبمرم لباشا بي هيتي ديم لديار نبي أو مردنا لآخيري هموش اشتاق زاران صفر دكاتو صفر أتو يك لا بري معادلة شي بركوا لآخيري زاران صفر تكر نتيجة كار دكاتو صفر أجر جيان هر أو بي وشي أهلي كفرو دور لبيامي بيغمبران دارين هموشتك لآخيري مردن وكوتاي بيهنان وبونا خوربي يعني هموشتك دبيت الصفر جيان هر وجودي نية ولكن كبيامي بيغمبران ديتن
معنا دەداتە ژیان ڕۆحی بەبەر ئەو ژیانەی ئینسانی دادەکاتن کە لەسەر ئەو زەویەی دەژیتن. ئەوە تێگەیشتنی ئەسلی پەیامی قورئان کە قورئان چییە؟ کتابەکی هیدایەتە، نوورە و ڕوحە و تیبیانە. طبعا ناوەکانی زۆرە کە هاتیە، تیبیانە لكل شيء، ڕۆنکەرەوەیە لەبەرەوەی حەقیقەتی ژیان کە باسمان کرد لە بۆ ڕۆن دەکاتەوە، پێت دەناسێنی معنات چییە. هەموو عیلمەکی بێجگە لە پەیامی پێغەمبەران عیلمی چۆنیەتی ئەو مەخلوقات هەیە، یعنی علمی ظاهریەکەیتی، بەڵام قورئان دێ علمی مانایەکەت دەدات. یعنی کو علمی کەون، علمی فەلەک چت لەبارەی ئەستێرەکان پێ دەرێ ئەوەندە دوورە، قەبارەی ئەوەندەیە، تیشتی ئەو هایە، زۆرەکەی ئەو هایە، هەمووی ئەوەت پێ دەرێ، بەس هیچ عیلمەک پێت دەرێ باشە من ئەوە زانیم ئەو ئەستێرەیە وهایە وهایە، ئەو مانگ ئەو هایە، زەوی ئەو هایە، باشە لۆ خەلق بووە، مەبەست لە دروستبوونی چیە، معنای چیە کە هەیە. علمی طب ئەوەندە دەمارەت هەیە، ئەوها بەڕێوە دەسی، ئەوها بەڕێوە دەسی، باشە ئەوت هەموو لۆ من ڕۆن کردەوە، کۆی جەستەکەم لەبەر چ هەیە؟ ئەو معنای ناتانی بدات. چ عیلمەک دێ ئەوەی دەدە تەنها پەیامی قورئان و پەیامی پێغەمبەران دێت تیبیانن لكل شيء، ئەوەی ڕوون دەکات و کە ئەتوو لەبەر چ هەی، معنای بوونت چییە؟ نمونونەکەی وچی ئەوەی کە ڕستەکی زۆر جوان بە خەتاتی و بە زەخرەفە بنووسرێتن، یەکێک برێ وەڵاو بە فلانە خەت نووسرایە، یەکێک برێەوە فلانە حیبری لێ بەکار هاتیە، یەک برێ ئەو ڕنگانەی ئەو هات جوانە، هەمووی وەصفی شکلەکەی بکە، یەکەشکە دانیشی برێ کاکە ئەو شکلەکەم زانی، بەس معنای ئەو جوملەیە چیە کە نووسرایە، معنای چییە؟ هەموو عیلم بێجگە لە پەیامی پێغەمبەران لەبارەی کەون و کائینات شکلی شتەکەی باز دەکەن، پەیامی پێغەمبەران دێ معنای دەداتی. لۆ ئەمە دەبێ حەقیقەتی قورئان بەو نەوعی تێ بگەین کە قورئان بەخۆی باسی خۆی دەکاتن، کە ژیان لە بۆ ئینسانی ڕوون دەکاتەوە. اینجا ئەو قورئانە کە خوای گەورە سوبحانە وتەعالە ناردیتی چەند وەزیفەی لەسەرمە دانایە، یعنی ئەمە چەند ئەرکێکمان لەسرە لە مقابلی ئەو قورئانەی و لە بەرامبەر ئەو قورئانەی کە جێبەجێ بکەین. یەکەم شت یعنی لە بە ئەدنا شت دەبی گوێ لێ بگرین. پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام دەیخینیتەوە لە بۆ سەحابەکان، سەحابە لە بۆ جیلی پاشە خۆی ئەو جیل بە جیل لە بۆ مەهاتیە، ئەمە گوێبیستی ئەو پەیامەی دەبین، دەبی گوێی لێ بگرین، ئامادە بین گوێی لێ بگرین، فکری لێ بکەینەوە بەو گوێ لێ بگرتنەی. ئەو ئەدنا ئەرکەکە لە بەرامبەر ئەو قورئانەی ئەمە جێبەجێ بکەین. وانیا کە وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا، أو حقك ما فيه أرشية كما باشان بخومن كخوما خوفير بكين بيخينينو الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته، بيخينينو بحق خوين نوا سوك التلاوة لقر قراءة فرقه هي تلاوة كخواي قول لبو قرآني همودة من تلاوة بكاردني قراءة بكاردني قراءة خوين نوا شي قشتية كشتشي دخيني وبس تلاوة لتسهاتيا لتلا يتلو بدواي يقدا هاتن خوێندنەوەی قورئانی جۆرە خوێندنەوەکە کە دەبی عەمەلی لە دوو بێ، بە نیەتی کارپێکردن بیخینیەوە، ئەوە حەقە تیلاوەتێ، بزانی لەلایەن پەروەردیگارەوە ئەو کەلامەی وەردەگری و لە بۆ تەطبیقکردنیش بی، یعنی بەو نیەتەی ئەتوو بەرەو ئەو قورئانەی بچیت. چونکە بەڕاستی گرنگترین شت لە وەرگرتنی پەیام ئەوەیە ئەتوو بە چ شعورێکی ئەو پەیامەی وەردەگری. ئێستا پەیامی شەریکاکانی مۆبایلی نامەکمان لۆ دێنین، لەبەرەوەی ئەوەیە ئەوانە دەنێرن دەزانین ڕێکلامە و گرنگێکی تێدا نییە، لە چرکەچی زاروێ لە کەمتر لە چرکەچی پێدادەسی وانە دەخینینەوە لە ئەوەی کە پەیامەکەی ناردێ لەکنت گرنگ نییە، بەس مدیرێک، وەزیرێک، ڕئیسێک نامەکرد لۆ بنێری بێتە مۆبایلت کو دەخینەوە، کو تەماشا دەکەیت، چەند جار پێدادەچێەوە بزانیت چی نووسیتەوە. کاتە یەکەم حالت کە لە بۆ ئەوەی ئەتوو لەو پەیامەی تێبگەی بە حەقیقەت پێویستە هەست بەوەی بکەیت کە ئەو پەیامە لەلایەن چیەوە لۆت هاتیە، بەو شعورەوە وەربگری کە ڕەب العالەمین لە بۆ جێبەجێکردن ئەو پەیامەی لە بۆ تۆ ناردیە. وإنك لتلقى القرآن من لدن عزيز حكيم، ئەتوو ئەو قورئانەی تەلەقی دەکەی وەردەگری لەلایەن پەروەردیگارەکی کەوا هەموو شتێک بەدەستەویە، خاوەنی ئەو پەڕی توانایە، هەموو شتێک بە داناییوی بەڕێوە دەچیتن. هەتا ئەو شعورە لە وەرگرتنی قورئان لە خوێندنەوەی قورئان فێر دەکا کە قورئانی بخینیەوە.
يعني براستي إنسان أقربو قولايي بسيتنا قرآني بسيتنا وتدبري قرآن دزاني زاروي لعمري خوي لا برا قرآن شي بحقيقة نخيني خويندن لقى خويندن زور فرقية خوينك أو هابتينا قولاي معنا لقري تيكر ببي تدبري تيذاب كي زور فرقية لقى أو خويني كأتو بس دري أو أزرو باداشتشي لسرور دقرب أصلش كدوايا دين باسي دكين لقصي صحابة وتابعين وبيغمبر عليه الصلاة والسلام أصل قرآن لبو اللي يوردبونه وو تفكرين هاتيا نك لبو أو خوينه وسيلة لبو أو بدقينيتا تفكرين باشان يكلا أرككاني دي كيما لبرانبر قرآن أويك لبري بكين أقر بيمان بكريتن أو اندي بتوانين أو قرآني لناو سيغمان هالبقرين بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم أصل أوي أو آياتانا لناو سيغ هالبقري لو يهمو دمي للاد بي عتو قصة تساقلو برانبر الدكي بلغة دينيو مناقشة دكي شتشي دكي أقر قرآن لبر بي یان هەوڵی لەبەرکردنێ دابی زوو ئەو ئاەتانت بەبیر دادێتەوە کەوا باسی ئەو بابەتەی تو دەکاتور لەو خەرشی باس دەکەی ئەدی وچی دی خۆم و دەمێ ناسی قسەکرد لۆ یەکەشی کرد هەموو قورئانە تەماشاکە بزانیت چ لەبارەی ئەو قسەی تو هەیە بەڵام هەرچی قورئانی لەبەربی حجەت و بەڵگەی زۆر بە قووەت دەبی لەگەر بەرامبەر و هەموو دەمێش قسەی پێدەبی قسەی ڕاست و ڕێک لەبەرەوە قسەکەی خۆت نییە یخودایە سبحانه وتعالى لۆیە لەبەرکردنیش دیسان وسیلەیەکە لەوەی ئەمە بەرامبەر بە قورئان بیگرینە بەر ئەرک جێبەجێ بکەین لە پاشان دەبی هەر بەوەی ڕانەوەستین بەرەو تەدەبور بچین کامە ئێستا باسی تەدەبور دەکەین و لە خزمەتیدا دەبین و کلیلەکانی کە چۆنیەتی بتوانین تەدەبوری قورئان بکەین ڕوون دەکەینەوە تەدەبور معنای چییە لە زمانی عەرەبی ئەسڵی تەدەبور لە زمانی عەرەبی بە معنای تەماشاکردن و سەرنجدان لە کۆتایی و سەرنجامی شتەکان دێ دەری ئەو شتە تەدبیری دەکەم تەدەبەڕ یەتەدەبەر و تەدەبوڕن تەماشای سەرنجامی شتەکەی دەکات لێی ورد دەبیتەوە تێی ڕادەمینێ و لێی فکر دەکاتەوە بزانی ئاخیری ئەو شتە بە چ دەگا ئەگەر من ئەو مێزەی بمەوێ دروست بکەم نەجارێک بیەوێ دروست بکاتن ئاخیری لێ دیار نەبیت فکر لەوەی نەکاتەوە ئەو مێزەی دەیەوێت بە چ قیاسێک بی بە چ نەوعەک بی برندی چەند بی چ دەردەسی شتێکی بێکەلێک دەردەسی بەس ئەگەر فکری کردەوە کە دەمەوێت ئەو مێزە ئەو هاوی و بەو شێوەی و بەو مواسەفاتەی بی ئەوەلی لە خەیاڵی خۆی ئەو دیزاینەی دانا ئەو وەختی ئەوەی ئەو دەیەوێت بە ڕێک و پێچی دێتە بوون کاتە تەدەبور فکرکردنەوەیە لە عواقب و کۆتایی شتەکان ئەسڵی لە دووبور هات یعنی وەکو ڕیشەی کەلیمەکەی لە دووبور هات یعنی پشت یعنی خوێندنەوەی پشتەوەی قسەکە خوێندنەوەی پشتەوەی نەسەکان هەر بە ظاهیرەکەی لێ نەگەڕێی تەماشای عاقبەتی لێی ورد ببیەوە بزانین چی دەوێتن وەکو کە لە زانایان وەصفیان کردیە لێرە ئەمە ئەوەکانمان هینایە لەوەی بخوێنەوە هەم لە ئیصطلاح یەک لەوانە باز دەکەین کە قسەی ابن عاشور دەفەرمێ هو تعقب ظواهر الألفاظ بەدواداچوونی ظاهری وشەکانە ليعلم ما يدبر ظواهرها من المعاني المكنونة والتأويلات اللائقة بزاني لبشتي أو روكشي أو رخصاري چی هەیە لە مانای کەوا لایق بی بە قورئان چونکە هەموو مانایەک ناوی بە خەیاڵی خۆت و بە تێگەیشتی خۆت دەبی بە زەوابیت بی کە دوایە باسی دەکەین ئەو تەدەبور و معنا لێکدانەوە و لێکدانەوە چی لایق بی لەگەر ئەو قورئانەی بێتەوە کەواتە تەدەبور ئەوەیە کە قورئانی دەخینی قوڵ بیۆ لە مانایەکانی قوڵبوونەوەش بە چ نەوعەکی بەوەی کە هەڵبستی ژیانی خۆت عرض بکەیە سەر قورئانێ یعنی قورئان لۆ هەندێ دەخینی دەرمانە ئەتو ژیانت هەموو دەردە ئەو دەردانەی خۆت یەک لە ناوەکانی قورئان چییە؟ شیفایە ئەو دەردانەی خۆت پێشانی ئەو چارەخانە و ئەو دەرمانخانەی قورئانی بدەی ئەوە دەردەکان و قورئانیش یەک بە یەک دەردەکان لەو چارە سەر دەکە ئەوزە دەردەکە لە ناو نەفس و دڵ و دەروونە دەردەکە لە ناو خێزانە دەردەکە لە ناو کۆمەلگایە یعنی هەر ئاەتەشی دەخینیوە فکر لەوەی بکەوە ئەو ئاەتە لە چێی ژیانی تودایە یان ئەتوو لە چێ ئەو ئاەتەی لە چێن دەری ئەو ئاەتەی چەندت جێبەجێ کردیە لە ژیانی ڕۆژانت حاڵت کۆ لەگەر ئەو ئاەتەی ئەوە تەدەبورە کاتە دابەزاندنی نەسە کەلامە لە بۆ تەطبیق لە بۆ عەمەل ئەوە
بريتيا لتدبر قرآن كخواي قورة سبحانه وتعالى واجبي كرديا ما تدبريك وهذا الشيء لو كسانا كرديا كتدبر لقرآن لك أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها يعني لو تدبر لقرآن نك ديار الدلكان ينقفل دراه لكسك تدبر لقرآن نك بشتي تيبكا لوي كوات فكري ليبكاتو رويتينك أو ديارة ضل قفل أفلا يتدبرون القرآن أو لو تدبر القرآن ناكن ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا أجر لا غير خواي قورة وبا ديان بيني اختلافا زور قسكان يقدين أقريتو والله أو قرآن طواو همو جياني إنساني لو سر أو سري داد الريجيتن رين معي في ذات يعني فرمي كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياتي أو كتاب ما لبو تو ناردي أي بيغمبر عليه الصلاة والسلام مبارك يعني سي مبارك أما لكردي دارين بيروز بس بيروز يعني سي يعني خير وبيتو بيرا چواي هي خير وبير وبيتا چواي هي كا نابريتو بردوامة شتشي دا قوتري مبارك خير وبيركي بردوام بيت خير وبيري أو قرآني بردوامة بس أو قرآن مباركي نارديك خير وبيري بردوامة لبو أوي أمقو فكر لما أنا كاني بكانو لي ورد بنو كواتا بتدبر أو بركة بدزده بتدبر أو بركة بدزدهتن سوك خير وبيري أو قرآني كل بو تزيلي صحابي هبوا كتزيلة شي ناوازا پروردكرا وكو سيد قطب در جيل قرآني فريد جيلة شي ناوازي قرآني پیغمبر عليه الصلاة والسلام بس پروردي كردن لغيري أو قرآني تمن هزك هبو لماري أرقام كوري أبي أرقام دادا نشتن سيان دخين أو قرآن أبو أو بياو قورانا أو بياوانا كلا بياواني ليدرتو واقعي حتى 1400 صالي استاما ليدجينو حتى قيامة واقعي بشرية هم يقورا وعندها آسانة دورة بتاعنا الشارع شي بقورا دورة بتاعنا عائلة يخوض بقورا زان قوران كاري درس كردن للدور بر عندها آسانة أو قرباني داني دبي أو ضلة شي قورا إيش كردنا شي زور قورا يدبي أو تزيل الصحابة بس توانيان أو همتين لو دروز بي أو إيش قوري لتاريخ بكن طبعا هر أو قرآنيان لبردس هرب أو قرآنش خواهي قورا سبحانه وتعالى اگر زاني باي پێویست دەکا پێغەمبەر عليه الصلاة والسلام لۆ هیدایەتی بمینێتەوە ئیلا دەیهێشتەوە بەزەستێ بەڵام ئەو قورئانە بەتەنێ بەس بوو لۆیە قورئانەکەی هەر دەمینێتەوە هەتا ئاخری زەمانی و ئەو قورئانەی کە توانی ئەو گۆڕانکاریە گەورەی لەو سەردەمی خۆی دروست بکە ئێستاش هەر هەمان قورئانە و هەمان شت دەتوانی دروست بکە ئەوەی کە کێشەیە و خەلەلەکە هەیە خەلەلەکە لە وەرگرەکەیە لە نێرەرەکەی نییە مثلا لجهاز كان مصدرك يكش دنيريتن يكشي وردكري چێشە لە وەرگرتنەکەی هەیە ئەگەرنە لە ناردنەکەی پەیامی قورئانەکەی هەروچی خۆی بەردەوامە و هەیە و دەتوانێت ئەو گۆڕانکاریەی دروست بکە هیدایەت و ڕێنمایی بەشەریەت زۆر ئاسان بەو قورئانەی دەکرێتەوە ئەگەر ئەمە کەسانێکمان هەبی ئەهلی قورئان کە لە دەردی کۆمەلگا و دەوروبەری خۆی تێبگا و بچیتن دەردەکانی ئەو کۆمەلگایی بە دەرمانەکانی قورئان چارەسەر بکات کەواتە ئەوە تەدەبورە کە خوای گەورە سوبحانه وتعالى لەمەی دەوێتن و باسی دەکا لە قورئان هانمان دەدا دەبی ئەمە لە خوێندنەوە و گوێلێگرتن و لەبەرکردنی بگەینە تەدەبوریش پاشان تەدەبور ڕاستەوخۆ دەتگەینتە عەمەل تەدەبور دەتگەینتە عەمەل چونکە تەدەبور دوایە باسی دەکەی پەیوەستە بە دڵ کە بە دڵ قورئانت وەرگرت کە بە دڵت بە قورئان پاک بوو عەمەل هەمووی چاک دەبێت چونکە دڵ چییە؟ پاشایە ئەندامەکانی دی جوندی ئەو پاشاینە کە دڵ چاک بوو ئەوی دی هەمووی ڕاستەوخۆ چاک دەبێت کاتە دەگەی عەمەل لۆیە بەڕاستی کەسانێک ینی لەو سەردەمی خۆمان و زۆر وەختی دیکەش هەیە لە جوان خوێندنەوەی قورئان کە زۆر پێویستە ئەوانە هەنگاوەکانی یەکەمن لە دەنگخۆشی لەوەی کەوا لەبەری بکەی لەوەی کەوا بە قیراعەتەکی باش بخینیەوە گرنگی پێدەدرێ بەس دەبی ئاگادار بین ئەوە بمانگەینیتە تەدەبور و عەمەل ئەگەر نەمانگەینی ئەوە خەتەرە
هو خطره لبروي خواهي قورة فرمي الذين إذا ذكروا بآيات ربهم لم يخروا عليها صما وعميانا كاتك كآيات خواد لو دخين ريتو ناي بكوري وبكري بسري دابسي بابا جواني بخين ريتو بابا بلبريش بخين ريتو كعملكت بيت سوانبو أو وكو كوربون وكرية وكو هاتي الحديث بيغمر صلى الله عليه وسلم رب تال للقرآن والقرآن يلعنه خواهي قورة بمان باريس زاري واهي الرودة دا كسا قرآني دخينتو قرآنك لعنتي ليدك بويك وعملكي مخالفي أو خوي النويك أو قرآنك خينديتو لو يدا بيبي بقينيتو يستعتو وكو نمونيوي بسر دارة چي دكوي بسر دار خورمايك أو هنگاو لآخير لو تبسر كتي بروبو مكي ليكي وأقو بروبو مكي لينك وهاتي خواره يتبهيس نكرت لو يقرأو هنگاوانا تزيبا زيك لآخيري نقايش بروبو مكي كعمل بيكردنو ضل آو دانا بو قرآني يتمان نكرت لو اهتماما داني بيشي لو براستي أو زور گرینگەکە بگەینەوەی پاشان گرنگجی تدبر لقرآن چییە گرنگجی تدبر لقرآن چییە کە هەندێکمان باس کرد یەکەم شت فهم مراد الله من الآيات تێ بگەین لە مەبەستی خوای گەورە لەو ئاەتانە یعنی ئەگەر بەڕووکەشی بەسەر ئاەتەکاندا بچی جار وێ فکرکردنەوەی تو لەلایە چییە ئەوەی خوای گەورە لە توی دەوێت لەو ئاەتانە لایە چیە بەس کە قوڵ دەبیەوە لە معنایەکان طبعا بپشبستن بالتفسير يا كم ريلوي باسي دكين بقيا تدبر القرآن دبي بيشتر تفسير تبي سوك زياوازيك هي لما بيني تفسير وتدبر تفسير بخوي لزمان عربي لتوضيحي هاتي عن رون كردنوا تفسير زياتر بيوست بلان علمي يعني معلومات تلسر آياتك هبي لروي زمان عربي لروي سبب نزول لروي ناسخ ومنسوخ لروي أو قولاني بيشتر لسريهاتي أو معلوماتانا لوت رون دكاتوا أو آيات باسي سدكا لباري سددوي باشان كأو تفسيرتها بو دبي بقية تدبريش أو زبي أو آيات دلتي بي آودان كيو بي باك كيو ولا عمل زي وزي بكي أو عمل يتدبرك لباش تفسيري دي يعني تفسير بيوستا لبو تدبركي تفسير زياتر بيوستا بلاياني عقل يعني معلومات تيا لو هي كابراك قرآني هاد زي بزينك لو هي بالرواية بقرآن نبي بتشي أو تفسيرانا بخينيتو ومعلومات شي باس لسر أسباب نزولها مش تبيعك وتذكري مفسر بس ناتواني تدبري تدابك تدبرك تسيا أو هيك بقلب قرآني وقري استقبال قرآني بكي بدل تزكية بيبكي كخوي قرب بيغمبري عليه الصلاة والسلام لو هندي نارتي كواتي كم شت أو كواف فيد مرادي خواي قورة لآية كانتشيا بو تدبرتي دقي وكذلك نصرف الآيات لعلهم يفقهون خواي قورة فرمي آياتانا باش يوازي زيادة رون دكينوا لبوتي لبوي ليتي يبقي فقهش أويا دقة الفهم تيجيش نشي وردة بوردي لمعنى أو قرآني تيبقي وكو ابن كثير دريك روني دكينوا بياني دكين لبو أوي لما ناي آية كاني خواي قورة ولما بستي آية كاني خواي قورة تيبقي لوي صحابة وتابعين بخراب يانزاني ككسا قرآني بخيني توبة سريعي إلا أقر لبو ما بستي دياري كراونا بجاروي وكو مثلا هبوة ليك شوي همو خيندي توا وكو زياتر وكو بري رياضك لبو نفسي خوي ووكو مراجعك يعني زار أوي كرديا أقرنا لسيروش زياتر مكروها قرآني بخيني لوي لمعناها كاني تيبكي واباشك بتدبره أو بخين ريت واروا گرنگی دوم ڕێگای کارکردنە بە قورئان هەروەکو باسمان کرد ئەگەر تو بەس بیخینیەوە و نەدگەینیتە کارکردن بەو تەدەبورەی دانەچی ناگەیە کارکردن إمام عمر دەیفەرموو لا يغرنكم من قرأ القرآن إنما هو كلام يتكلم به ولكن انظروا إلى من يعمل به بەوەی هەر نەخەڵەتێن کەسە قورئانی زۆر دەخینیتەوە ئەو کەلامەکە دەخینیتەوە بەڵام بزانە تا چەند عەمەلی پێ دەکا ئەوە قسەی ئیمامی عومەرە ڕەزای خوای گەورەی لێ بیتن و خوای گەورەش فەرموویەتی ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ژیان ئەو کاتەی کەسێک پشت لە قورئانێ دەکا ژیانی ناخۆش دەبی پشتکردن بە چێ؟ پشتکردن بە عەمەل
وڕۆژی قیامەتێش بە کۆرەی حەشر دەکرێت لە بەرەوەی لە بەرامبەر و قورئانەی کۆرە بووە. سێم گرنگی ڕێگای چاککردنی دڵ و دەروونە، ڕێگای چاککردنی دڵ و دەروونە. ئەو دڵە کاتێکە ئەو قورئانەی لۆدا دەبەزێندرێ بەو قورئانەی دەتوانی چاک ببیتن. وەکو ابن مسعود دەفەرمێ إن أقواما يقرؤون القرآن لا يجاوز حناجرهم، خەڵکەکەی قورئانی دەخوێنی لە گەروی تێپەڕ نابێ. وەکو لە حەدیث پێغەمبەر صلی الله عليه وسلم وەصفی چێ دەکا؟ وەصفی خەوارج دەکا، دەفەرمێ يقرؤون القرآن لا يجاوز حناجرهم، قورئانی دەخوێنن لە گەرویان ڕەت نابی. مەبەستی چێ لە گەڕویان؟ یعنی هەر بە زمان دەخوێنن، لەفزەکە بەرەو دڵیان ناچێ ئەو قورئانە، نایەتە خوارێ، هەر قسەکە دەیخینەوە، ئەو کەلامەی دەخینەوە بەرەو دڵیان ناسیتن. ابن مسعود دەفەرمی چێ؟ إن أقواما يقرؤون القرآن لا يجاوز حناجرهم ولكن إذا وقع في القلب فرسخ فيه نفع. ئەگەر قورئان هاتە سەر دڵ و جێگیر بوو لە ناو دڵ، ئەو کاتە سوودی دەبیتن، ئەو کاتە دەتوانی سوودت پێ بگەینیت. وابن قەیمیش دەفەرمی إن قراءة القرآن إن تدبر القرآن أصل صلاح القلب. بیرکردنەوە و وردبوونەوە لە قورئان ئەسڵی چاکردنی دڵ و دەروونە. لەبەرەوەی ئەمە کێشەی هەموو ئەندامەکانمان بە دڵ چا دەبیتن. ئەو قسەیە هیچ نرخ و بایەخی نییە کەسێک هەیە عملی خراپە دەرێت لەو خراپە دەرێت دڵم باشە، ئەوە یان درۆی لەگەر خەڵکی دەکا یان درۆ لەگەر خۆی دەکە. لەبەرەوەی دڵی باش، ناوەخن و دەرونی باش، ئللا عملی باشی لێ بەرهەم دێ. ئەو جایان دەیەوێت درۆت لەگەر بکە یان بە خۆی هەڵخەڵەتاندێ و فێر لە خۆی دەکە و درۆ لەگەر خۆی دەکاتن. لەبەرەوەی دارەچی بەردار ئەگەر دەردی نەبی بەری خۆی دەدا. دیارە دەردەچی هەیە، کەسێک بەروبوومی خراپ بوو، عملی خراپ بوو، دەردەچی لە قەد و لە ڕێگەکەی هەیە، لە ناوەخن و لە کێشەی لێدا هەیە. لۆیە قورئان بە تەدەبور خوێندنەوە ئیصلاحی قەلب دەکا، قەلبیش ئیصلاحی عەمەل دەکا. چارەمینیش سوود لەو قورئانەی وەردەگری، سوودەچی وەهای لێ وەردەگری کەوا لۆ ژیانی ڕۆژانە دەبیتە بەرچاوڕوونی. ئەمە لەو سەردەمەی زۆر کێشەیەوەمان هەیە، خەڵک دەرێ وەڵاهی هەمووم لێ تێکەر بووە، نازانم حەق و باتیل چییە، هەر یەکی قسەچی دەکا، هەر یەکی بە ناوی دینی قسەی دەکاتن. والله لەگەر قورئانێ تێکەر بین، بچینە ناو معنایەکانی، کو دەزانی ئەو ڕۆژە ڕووناکە، ئەو هەل لە مەوقیفەکان شتت لۆ ڕوون دەبیتەوە، شتت لۆ بە دیار دەکەوی، دەبینی قسەی ئەو کەسەی، ئەو هەڵوێستا، ئەو مەوقیفە لەگەر ئەو قورئانەیە تو چوویە ناوێ مطابق یەکسەر دڵت خەبەر دەداتن، پێت دەرێتن کە ئەوە لەگەر مەقاسیدی قورئان، لەگەر مەبەستەکانی الله جل جلاله یەک دەگریتەوە، و قسەی ئەوەی هەش یەک ناگریتەوە لەگەر مەبەستەکان. لۆی بەسیرەتت دەدات. یەک لە ناوەکانی قورئان چییە؟ الفورقانە. وانە قورئان چییە؟ فەرقی مابەینی حەق و باتیلت لە بۆ دەکاتن، حەقیقەتەکەت لۆ ڕوون دەکاتەوە. لۆیە سەلەف دەیان فەرموو ئەو قورئانەی وەکو خورمایەکی لە دوو یەکدی بخۆن ئەمە خینەوە، وەکو شعر لە دوو یەکدی مەیلێنەوە، بەڵکو تەواو بیجون، تەواو فکری لێ بکەنەوە، ئەوجە بەدوای ئاەتەکان یەک بەدوای یەکدی بخینەوە. وەکو ئیمامی عەلیش دەیفەرموو لا خەیرە فی قیراءة لا تدبر فيها، خەیرە لە قیراءەتێکی دار نییە کە تەدەبوری تێدا نەبی، فکرکردنەوە و بیرکردنەوەی تێدا نەبی. خوای گەورە یارمەتی هەموو لایەکمان بداتن لەوەی بەو شێوەیە قورئان بخینین کە قورئان داوامان لێ دەکا و حەقیقەتی ئەو قورئانەی دەیخوازی. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.